ڕۆژتان باش بێدە باش کاژمێر حوتیتەوە منهاژ غەفور لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بەرگە و بابەتەکانی پرۆگرامی ئەمڕۆی ڕۆژ باش. بێگومان کۆمەڵەیە کێشە و گرفت هەیە لەناو کۆمەلگەی ئێمەدا کە بەردەوام لەگەڵ ڕۆژەکان یاخود بەردەوامە لەگەڵ ژیانی ڕۆژانی هەر تاکێک بە تایبەت خانمان. ئەویش خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکانە یاخود بڵێنەوە ئامێرە زیرەکانی پێمانە. ئەمە گرفتێکە کە زۆربەی کێشەکان کە لە کێشە گەورەکان و هەتا بچووکەکانیش لی بێبەر نەبووە یاخود بەردەوام هەر کێشەیە کە ڕووبات ئەگەڕێتەوە سەر یەکێک لەو تۆڕە کۆمەڵایەتیانە کە خراپ بەکارهێنرا بێت یاخود بە نەشیایی بەکارهێنرا بێت. ئێمە ئەو گرفتە ئەمڕۆ قسەی لەسەر دەکەین بە بەشداری میوانێک کە شارەزابێت لەو بوارەدا و دەست دەخێنە سەر خاڵ بە خاڵی ئەو گرفتانە و چارەسەرکردنیان و ئابزین ئەو کێشانە تا ئێستا گەشتونەتەکرێت. جیا لەوانە کۆمەڵە بەرگە و بابەتی هەمەڕەنگیشمان بۆ ئامادەکردوون بابەتی هوەری و زانیاری لە ناوچەکانی کوردستان بێ یاخود لە دەرەوەی هەرێمی کوردستان بێت. دەستپێکی ڕۆژەکەش یاخود بڵێن پرۆگرامەکە بە کورتێک لە هەواڵان ناوخۆی و جیهانەکان دەبێت و دواتر ئەو بابەتانی کە باسم کرد بەردەوامیان دەدەین. ئەمڕۆ کۆبوونەوەکانی شاندی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدا بەردەوام دەبن. بە سەرپەرشتی دکتۆر بەشیر حەداد شاندی حکوومەتی هەرێمی کوردستان لەبارەی پشکی کوردستان لە بودجە لەگەڵ لیژنەی دارایی کۆبووە و ئەمڕۆژ کۆبوونەوەکان بەردەوام دەبن. بەشیر حەداد جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق بە کوردستان 24 ڕاگەیاند کۆبوونەوەکان لەبارەی بودجەی نوێ ئەرێنی بووە و ئەمڕۆ شاندی حکوومەتی هەرێمی کوردستان تەواوی داتا و زانیاریە پێداویستیەکان ڕادەستی شاندی حکوومەتی عێراق دەکات. ئەمڕۆ گەڕێکی دیکەی دانوستاندنی لیژنەی نووسینەوەی دەستوری سووریا بەڕێوە دەچێت. بڕیارە ئەمڕۆ گەڕی پێنجەمی دانوستاندنی لیژنەی نووسینەوەی دەستورێکی نوێ بۆ سووریا بەڕێوە بچێت و گەر پێدەرسۆن نوێنەری نەتەوەیە گرتووەکانیش بۆ کاروباری سووریا پشتیوانی خۆی بۆ گفتوگو دانوستانی نووسینەوەی دەستور ڕاگەاندوو. ئاماژی بۆش کرد پێویستە هەموو لایەنەکان لە نووسینەوەی دەستوری نوێی سووریا بەشدار بن و ڕێکەوتنی سیاسی بکەن و کار ئاسانی بۆ لیژنەکە بکرێت. پێدەرسۆن جەختیشی کردەوە نزیکەی 10 مانگە ڕەوشی سووریا ئارام بووە و ئاڵۆزیەکان کەم بوونەتەوە. ئەڵمانیا وەک یەکەم وڵات جگە لە ڤاکسین چارەسەر بە تووشبوانی کۆرۆنا دەدات. یەنس سپان وەزیری تەندروستی ئەڵمانیا ڕایگەاند 200,000 یەکەی چارەسەریان لەو چارەسەریە بۆ دۆناڵد ترەمپ سەرۆکی پێشووی ئەمریکا بەکارهێنرا بوو کڕیوە. ڕاشیگەیان هەفتەی داهاتوو دەست بە دابەشکردنی ئەو چارەسەریە دەکەین بۆ تووشبوانی کۆرۆنا. وەزیری تەندروستی ئەڵمانیا ئاماژی بەوەش کرد کۆرۆنا بووەتە هەڕەشەیەکی جددی لەسەر ژیانی هاوڵاتیان هەموو هەوڵێک بۆ کۆنتڕۆڵکردنی دەدەن. ئیسرائیل باڵێۆزخانەی لە ئیمارات دەکاتەوە دوایەوەی ئیمارات بڕیاریدا باڵێۆزخانەی خۆی لە ئیسرائیل بکاتەوە. وەزارەتی دەرەوەی ئیسرائیلیش ڕایگەیاند باڵێۆزخانەی وڵاتەکەیان لە ئەبوزەبی پایتەختی ئیمارات بە فەرمی کردووەتەوە. وەزارەتی دەرەوەی ئیسرائیل دەڵێ کردنەوەی باڵێۆزخانەی ئیمارات لە تەل ئەڤیڤ و باڵێۆزخانەی وڵاتەکەمان لە ئەبوزەبی پەیوەندیەکانی هەردوو وڵات دەباتە قۆناغێکی نوێ و پێشکەوتوو. هاوکات ئیدارەی نوێی ئەمریکا ڕایگەیاندووە لە پرۆسەی ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی ئیسرائیل لەگەڵ وڵاتانی عەرەبی بەردەوام دەبن. رووسیا ئەمریکا بە دەستوەردان لە کاروباری وڵاتەکەی نانەوەی پشێوی تۆمەتبار دەکات. دیمێتری پسکۆڤ وتەبێژی کۆشکی کرملن ڕایگەاندراوەکەی باڵێۆزخانەی ئەمریکا لە رووسیا بە ناڕاستەوخۆ هاندان و تێکدانی دۆخی رووسیایە و نەگونجاوە. ڕاشیگەیان هەڵوێستی ئەمریکا دەستوەردانە لە کاروباری وڵاتەکەمان و نانەوەی پشێویە. بڕیاری شام ڕۆیەکێتی ئەوروپا هەڵوێستی خۆی لەبارەی خۆپشاندانی لایەنگرانی ئەلێکسی ناڤالتی سەرکردەی ئۆپۆزیسیۆنی رووسیا ڕابگەێنێت. تا ئێستاش زیاتر لە 35,000 لە لایەنگرانی ئۆپۆزیسیۆنی رووسیا لەلایەن پۆلیسەوە دەستگیر کراون. کورتێک لە هەواڵەکانم پێشکەشکردن.
گەنجێک لە هەڵەبجە لە پاش تاوکردنی خوێندن خواردنگەیەک تایبەت بەو کەسانەی کە پارێز یاخود یاری دەکەن جێمەکەل لە ناو هۆڵەکان و ئەوانش بە تەمەنن نەخۆشی درێژخایانیان هەیە دەکاتەوە. هەموو خواردنەکان بە شێوازی تەندروست ئامادەکرن. هەستیار دەڵێت مەرج نییە گەنجان تەنها چاوەڕوانی دامەزراندن بن لەو بەشەی خوێندویانە بەڵکو دەتوانن بیرۆکی کاری نوێ لە شارەکان جێبەجێ بکەن و وە بژێوی خۆشیانی پێدابین بکەن. خواردنگەیەکی بچووکە بەڵام جیاواز لە خواردنگەکانی دیکە خواردن بۆ ئەو کەسانە لێرە دروست دەکرێت کە وەرزش بۆ کەمکردنەوە یاخود زیادکردنی کێش دەکەن. لە پاش تەواوکردنی خوێندن هەستیار بڕیار دەدات کارێکی جیاواز بکات و بەدەست و پەنجەی خۆی ئەم دوکانە لە تەختە دروست دەکات و بژێوی ژیانی لەسەر بنیاد دەنێت. من لە پاش تەواوکردنی خوێندنم وەکو دامەزراندە نەمەزراوم، بەڵام لە هەڵەبجەی شەهید بیرم لەوە کردەوە کە خواردنگەیەک نەبوو بە تایبەت بۆ یاریزانانی لەش جوانی. بیرم لەوە کردەوە کە خواردنگەیەکی لەو شێوەیە دانم نەک بۆ یاریزانانی لەش جوانی، بۆ ئەو کەسانەشی کە نەخۆشن یاخود ئەوە تا ئەیانەیە خواردنێکی تەندروست بخۆن. منەوە خواردانم لا دەست دەکەوێت وە بۆ یەکەم جارە لە هەڵەبجەی شەهید دروست کرێت. چەندین جۆری خواردنی پارێز لەم خواردنگەیە دروست دەکرێت لەسەر خواستی موشتەریەکان، جگە لەو کەسانی کە لە هۆڵەکان یاری دەکەن. بۆ کەسانی بەتەمەن و ئەوانەی نەخۆشی درێژخایانیشان هەیە خواردن لەسەر داواکاری بۆیان ئامادە دەکرێت. لە نێو ئەم خواردنگەیەدا دەیخۆن یاخود بە شێوەی گەیاندن بۆیان دەبرێت. مریشک بەڵێ ڕۆژانە خواردنی قا ئامادە ئەکرێت. ئەم خواردنی قاعەیە بۆ یاریزانی قاعەیە، تەنها بۆ یاریزانی قاعەش نییە، بڵین بۆ ئەو کەسانش کە ئەیانەی خواردنێکی تەندروست خۆن. بەڵام ئێمە یاریزانمان لایە کە تەمەنێکی هەیە و بۆ نمونە نەخۆشی هەیە، نەخۆشی شەکری لەگەڵە، نەخۆشی چەوری و زەخت و ئەم شتانی لەگەڵە. ئێمە خواردنەکانمان بێزیانە و بۆ هیچێک لەوانە برنجی بێڕۆنە بەپێی تەڵەبیاتی کەسەکە ئێمە ئامادەی دەکەین. من ئەم بیرۆکەیم بەس تەنها لەوەوە بۆ هاتووە کە لە ناو شارەکەی خۆما هەستم بە نەقسێک کردووە بۆ منە خۆمان یاریزان بووین لە ماڵەوە ئەبێ خواردنێک بە تایبەت بۆ تۆ دروستکەن، یعنی جگە لە خواردنەکەی خۆیان ئەبێت بە تایبەت خواردنێکی کە بۆ تۆ دروستکەن. اینجا منیش هەستم بەو نەقسەکە کە ئاتمە دەرەوە شوێنێکی لەو شێوەیە نەبوو کە بە تایبەت من بۆی بڕۆم خواردنێکی وای لێ بخۆم، بۆی ئەو خواردنم دروست کردووە. ئەم گەنجە ئەگەرچی لە بوارێکی دیکەدا خوێندنی تەواو کردووە، بەڵام بیر لەوە دەکاتەوە کە لەم بارودۆخەدا کارێکی نوێ و جیاواز بهێنێتە نێو شارەکەی و بە دەستمایەکی کەم و زۆربەی کارەکانی ئیشی دەستین ئەم خواردنگەیە دروست دەکات. ئەڤیناتا کوردستان 24 هەڵەبجە. ڕێگەکان بۆ دابەزاندنی کێش یاخود بۆ بوون بە خاوەنجەستەیەکی ڕێک زۆرن، بەڵام ئاسان نین بە تایبەت کاتێک دێتە سەر سیستمی خۆراکیەکان بۆ یەکردنەوەی ئەو چێشتخانانە یاخود ئەو خواردنگانی تایبەتە با خواردنی تایبەت بەو کەسانێک کە یانە کێش دابزێن یاخود وەرزشەکەن یاخود کیتۆکەن یاخود دایتیان هەیە. ئەمە سوودێکی زۆریە بێ بۆیان و ئیتر ئەو کێشێشیان نامێنێ و ئەبێتە کار ئاسانیەک بە هیوای بەردەوامی بۆ گەنجش. ئێستاش با بەیەکەوە گۆڕانکاریەکانی ڕەوشی کەشوهەوای شارەکان ببینین.
هێشتا پلەکانی گەرمە هەرە بینین کە زیاتردا دەبەزێت و سەرماش بەردەوامە بە تایبەت لە باکووری کوردستان کە بینیمان ئێستا لە قەرز 5 پلە خوار سفری سەدیەکە ئەوەش زۆرە بۆ ئەمڕۆ هەندێک جاریش لە شەواندا ئەو پلەیە زۆر زیاتر دابەزێ و هەر بەهۆی ئەو سەرما و سۆڵەیەشەوە ئاوی کانی و ڕووبار و تافگەکان لە قەرز بە سوێتی و شەوانش پلەی گەرما وەکو باسم کرد لە باکووری کوردستان لە هەندێک ناوچە بە تایبەت قەرز بۆ 24 پلەی ژێر سفر سەدیدا دەبەزێت ئەوەش وای کردووە تەواوی ئاوی کانی و ڕووبار بەندا و تافگەکان بیبەستێت یەکێکیش لەو شوێنانەی ئاوەکەی بەستوێتی تافگەی سوزوسە کە بە شێوەی یەکپارچەی تەواو ئاوی تافگەکە بەستوێتی کە نزیکەی 15 مەتر بەرزە ئەوەش دیمەنێکی سەرنجڕاکێشی هەیە و سەرنجی ڕێبواران و گەشتیاران ڕادەکێشێت تافگەی سوزوش دەکەوێتە سەر ڕێگای سەرەکی نێوان قەرس و ئەردەخان لە باکووری کوردستان کە لە وەرزەکانی دیکەدا بە تایبەت هاوین و بەهار دیمەنێکی زۆر جوانی هەیە هەموو ناوچەکە سەوزە ئاوی تافگەکە بەناو ئەو سەوزاییەدا دێتە خوارەوە بەڵام ئێستا کە دەیبینین تەواو ئاوەکەی بەستوێتی و یەک پارچە بۆتە سەهۆڵ ئێستا بە بەهای دراوە بیانیەکان و نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ببینین. $100 ئەمریکی بەرامبەر بە 145,650 دیناری عێراقیە و 100 یۆرۆ بەرامبەر بە 176,250 دیناری عێراقیە، 100 پاوەندی بەریتانی 198,000 دیناری عێراقیە، 100 لیرەی تورکی 19,400 دیناری عێراقیە و 100,000 تومانی ئێرانیش 6,220 دیناری عێراقیە. بەگشتی بەهای دراوەکان بەرز بوونەتەوە لە بەرامبەریشدا نرخی زێر مسقالێک زێری ئایار 24 433,000 دیناری عێراقیە و مسقالێک زێری ئایار 21 380,000 دیناری عێراقیە و مسقالێک زێری ئایار 18 325,000 دیناری عێراقیە. نرخی زێر لە بازاڕەکانی هەرێم دابەزینی بەخۆیەوە بینیوە بەڵام لە بەرامبەردا بەهای دراوەکان بەرز بۆتەوە. بێگومان کاتێک باسی سەرما و سۆڵاکەین یاخود وەرزی سەرماکەین چەندین کێشەشی هەیە بۆ تەندروستیمان یەکێک لەوانە ئەبێتە هۆکاری وشکبوونەوەی پێست کە لە وەرزی سەرما و زستاندا زۆرینەی هاوڵاتیان لە کاتی سەرمادا پێستیان تووشی وشکبوونەوە ئابێت پزیشکان و پسپۆڕانی جوانکاری پێستیش هۆکار و چارەسەریەکان دەخەنە ڕوو کە دیارترین هۆکاری وشکبوونەوەی پێست بەرکەوتنە لەگەڵ سەرمای زۆر گۆڤاری فرۆێندنی تایبەت بە تەندروستی و جوانکاری بڵاوی کردوتەوە یەکێک لە هۆکارەکانی وشکبوونەوەی پێست خۆشوشتنە بە ئاوی زۆر گەرم چونکە ئاوی گەرم ئەو چینە پارێزگاری کە لە پێست دەکات لە ناوی دەبات ئەوەش وا دەکات پێست تووشی وشکبوونەوە و تەنانەت هاوکردن بێت هەروەها دانانی چینێکی ئەستور کرێم لە شەواندا لەسەر پێست بە تایبەت بۆ قش هۆکارێکی دیکەیە بۆ وشکبوونەوەی پێست. زۆرینەی دانیشتوانی یەکێک لە گوندەکانی ڤێتنام بە بەرهەمهێنان و پەروەردەکردنی گوڵەوە سەرقاڵن. ئەم ساڵ بەهۆی لەباری کەش و هەواکەشیانەوە بەرهەمێنانی گوڵ و گوڵزار و هاوکات نرخەکەشی زیادی کردووە. هەروەها بەراورد بە ساڵانی ڕابردوو دەیان گوڵی جۆرا و جۆر بەرهەمهێنراون تەنیا لەم گوندە ساڵانە 800,000 گوڵ بەرهەم دەهێنرێت با ئێمەش ببینین. ئەمساڵ بەهۆی پاکوخاوێنی ژینگە و لەباری کەشوهەوە ساڵێکی باش بوو بۆ بەرهەمهێنانی گوڵ زووتێران و خاوەن کێڵگەکانی ڤێتنام جیا لەو گوڵانەی ساڵانی ڕابردوو بەرهەمیان هێناون هاوکات ئەم ساڵش دەیان زۆری نوێی گوڵی دەگمەنیان بەرهەمهێناوە و هەناردەی دەیان وڵاتی جیهانیان کردووە. لەگەڵ زیادبوونی بەرهەمهێنان و پەروەردەکردنی گوڵ لە ڤێتنام نرخەکەشی لە بازاڕەکاندا بە ڕێژەی 120 بۆ نزیکەی 130 زیادی کردووە.
ئەوە شوای کردووە خاوەن کێڵگەکان ناچار بن ژمارەی کرێکار و کارمەندەکانیان زیاد بکەن و لە بەرامبەریشدا کڕی ڕۆژانیان زیاد بکرێت. ئێستا سەدان خێزان لەناو یەکێک لە کێڵگەکان چاودێری زیاتر لە ملیۆنێک مەرکان و گوڵدان دەکەن و پەروەردەیان دەکەن و هەر لەو ڕێگەیەشەوە بژێوی ژیانیان دابین دەکەن. لە گوندی سیوادیک لە ڤێتنام زیاتر لە ملیۆنێک مەرکان و گوڵدان بۆ بەرهەمهێنان و پەروەردەکردنی گوڵ هەن و زۆرینەی دانیشتوانی ئەو گوندە بە بەرهەمهێنانی گوڵ سەرقاڵن. ساڵانەش زیاتر لە 800,000 گوڵ لەو گوندەوە بەرهەم دەهێنرێت و ڕەوانەی بازارەکان دەکرێت. ئەم ساڵیش بەراورد بە ساڵی ڕابرد و نرخی گوڵ لە نێوان 3 بۆ 5 دلار زیادی کردو و لە بەرامبەریشدا کڕی کرێکاران زیاد کراوە. ڕۆکەکان و گوڵەکان لە کاتی سەوزی و تەنانەت و شکبوونیان گرنگی و بەعایخی خۆیان هەیە و زۆر جوانەمێننەوە بە چەندین مەبەست سوودیان لێوەردەگیرێت. هونەرمەندێکی ڤێتنام تابلۆ وێنەی چەندین کەسایەتی و جەنگاوەری دێرین وڵاتەکەی لە گەڵای وشکبوو دروست دەکات. نرخی هەر تابلۆیەکیش نزیکەی 200 دۆلارە لە بازار و گەلەریەکانیشدا بەردەوام کڕیاری خۆی هەیە. لۆوۆن نیگیا ئەم هونەرمەندە ڤێتنامیەیە کە زۆر بە نەرمی و بە هەستیاری گەڵاکانی ڕوەکی لۆتۆس لە یەکجا دەکاتەوە بۆ ئەوەی وێنەی ڕوخساری هوچیمین ڕابەری شۆڕژگێری کۆچکردووی وڵاتەکەی بنەخشێنێت. نەخشاندنی تابلۆ بەم تەکنیکە هونەریە ماوەی 5 ساڵە نیگیای سەرقاڵ کردووە. بۆ دروستکردنی هەر تابلۆیەکیش ماوەی 10 ڕۆژ زیاتر کاتی بۆ تەرخان دەکات. ئەو هونەرمەندە جەنگاوەرێکی دێرینی ڤێتنامیشە بۆیە کەسایەتیە سیاسی و شۆڕژگێڕەکان و ناودارەکانی جیهان لە تابلۆ وێنەکانیدا ڕنگ دەدەنەوە. بۆ هونەرمەندێک کە بە مادە سروشتیەکان کار دەکات و ڕەنگی سروشتی مادەکان بەکاردەهێنێت ڕێکخستنی ڕەنگەکان بۆ تابلۆیە کە بۆ نمونە بەبەر دروستکراوە ڕەنگە ئاسانتر بێت. بەڵام گەڵای لۆتۆس دژواری کارکردن لەسەری زیاترە بەو هۆیەی ڕەنگەکان بە پێ کات دەگۆڕدرێت و بۆیە کاتێکی زۆرم پێویستە تا ڕەنگی دڵخوازی خۆم لە گەڵایەکی سەوزەوە بەرەو گەڵایەکی وشک پەیدا دەکەم. گەڵای لۆتۆس و نیلوفەر بۆ وشک بوونەوە زیاتر لە 6 مانگ کاتی پێویستە. پشو درێژی لە نەخشاندنی تابلۆیەک بە گەڵای وشک مەرجی دروستکردنی تابلۆکانی نیگیایە. پێش دەست بەکاربوونی بە هەر تابلۆیەک نیگیا گەڵاوشکەکان لە جێگایەکی تایبەت دەپارێزێت بۆ ئەوەی لە وەرین و ڕزین بپارێزرێن. ڕووەکی لۆتۆس بە یەکێک لە ڕووەکە میلیەکانی ڤێتنام کە تەنیا لە پارێزگای دۆنگ دەڕوێت ناسراوە. ئەمە مۆرکی ڤێتنامی بوون بە تابلۆکانی نیگیا دەبەخشێت. من دەمەوێت ئەم تابلۆیانە ببنە جێگای شانازی بۆ شاری دۆنگ و هەر کەس لە هەر شوێنێکی جیهان تابلۆەکانم ببینێ ئەوە دەزانێت ئەمە کارێکی هونەری ڤێتنامیە. هەر یەک لە تابلۆکانی نیگیا نرخیان لە نێوان 130 تا 200 دۆلارە. خواستێکی زۆریش لەسەر تابلۆ سروشتیەکانی نیگیا هەیە چونکە هیچ جۆرە ڕەنگێکی دەستکردی تێدا بەکار نەهاتووە. تەنیا ڕەنگی سروشتی ڕووەکە وشکەکانی لۆتۆس و نیلوفەرن کە ئەو هەموو سادەی و جوانیەی بە تابلۆکان بەخشیوە. بێگومان سەردەمی کۆرۆنا ئەوەی کە لە ڕیزی پێشەوەی بەرەنگاربوونەوە بوو پزیشکان و پەرستاران بوون یاخود بڵێن بەگشتی کەرتی تەندروستی بوو لە هەموو جیهاندا چونکە بوونە پێشڕە و یاخود بوونە سوپایەکی بەهێز لە دژی ڤایرۆسی کۆرۆنا بۆ پارێزگاری لە هاوڵاتیانی وڵاتەکانیان. بۆیە حکوومەتی ئیتالیا بە مەبەستی ڕێزلێنان لە کارمەندانی تەندروستی وڵاتەکەی دراوێکی 2 یۆرۆیی دیزاین کردووە کە وێنەی پزیشکێک و پەرستارێک نەخشێنراوە لەسەر دراوەکەش. بڕیار وایە حکوومەتی ئیتالیا تا 22 فزەیرانی ئەم ساڵ ڕی 3 ملیۆن یۆرۆ لەم جۆرە دراوە کە دراوێکی کانزاییە بۆ مامەڵەکردن بخاتە بازاڕەکانەوە و پێشبینیش دەکرێت لەگەڵ بڵاوکردنەوەی دراوەکە لەلایەن گەشتیارانەوە بە شێوەیەکی بەرچاو خواستی لەسەر بێت. حکوومەتی ئیتالیا بڕیاری داوا داهاتی ئەو دراوە 2 یۆرۆیانە بۆ کەرتی تەندروستی وڵاتەکەی تەرخان بکات.
واتە جۆرێک دەبێت لەو دراوانەی کە وەکو سمبولێک یاخود وەکو پیرۆزیەک بەکار دەهێنرێت پێ ناچێت مامەڵەی بازرگانی یاخود کڕین و فرۆشتنی پێوە بکرێت و بتوانین لە بری ئەو دراوە شت بکڕین تەنها ئەتوانرێت دراوەکە بکڕێت کە نرخەکەی 2 یۆرۆیە. هاوڵاتیەکی رووسی کە پێشتر یاریزانی سکەیت بووە لە ساڵی 2010ەوە کارگەیەکی بچووکی لە رووسیا دامەزراندووە کە تێیدا سکەیت داریە کۆنەکانی کۆکاتەوە و دوایی خاوێنیان نەکاتەوە پارچە پارچەکردنیان دووبارە بەکاریان دەهێنێتەوە. چەندین بەرهەمی کاری دەستی سەرنجڕاکێش و جوانی وەکو کەرەستەی ناوماڵی لێ دروست دەکات. ئێرە کارگە بچووکەکەی ئاریۆم شیتکۆڤا کە پێشتر یاریزانی سکەیت بووە بەڵام ئێستا بۆتە دیزاینەر و کاری هوەری دەستی ئەنجام دەدات. ئاریۆم تەمەنی 29 ساڵە. ڕۆژانە دەست بە کۆکردنەوەی سکەیتە داریە کۆنەکان دەکات و بەشێکی سکەیتەکانیش لە خەڵکی دەکڕێتەوە. دواتر لە کارگەکەیدا کاریان لەسەر دەکات و چەندین جۆر بەرهەمی ناوازەی دەستیان لێ دروست دەکاتەوە. من هەموو کاتێک ئاواتم دەخواست بمە یاریزانێکی شارەزا و باشی یاری سکەیت. زۆرم هەوڵدا قۆناغی باششم بڕی لەو بوارەدا بەڵام 2000 زانیم تەمەنم بۆ ئەوەی کە ببمە یاریزانێکی باش زۆرە هەر بۆیە ڕووم لەم کارە کرد. لە ساڵی 2010 کارگەیەکم دامەزات ڕۆژانە سکەیتە دایریەکان کۆ دەکەمەوە توێکڵەکە و ڕوەکەشیان دادەماڵم. دواتر لە چەندین قۆناغی جیاواز پارچە پارچەیان دەکەم و چەندین بەرهەمی ناوازەی لێ دروست دەکەم و دەیان فرۆشمەوە. ئاریۆم دەڵێت زۆربەی سکەیتە داریەکان لە جاری باڕوو لە کانادا دروستکراون هەر بۆش لە ڕووی کوالیتیەوە زۆر ناوازن. لە دوای کۆکردنەوەیان دووبارە بەکاریان دەهێنێتەوە چەندین کەلوپەلی ناوماڵ تەنانەت پێداویستی جوانکاریشی لێ دروست دەکات. من بۆ کاری دیزاین و هوەری کاری دەستی بەشداری هیچ خولێکی ڕاهێنانم نەکردووە. هەموو لە ڕێگەی سۆشەڵ میدیا و ئۆنلاینەوە فێر بووم. دەستم بە کارکردن کرد. لە دەست پێک داوام دەزانی ئەم کارانەی من تەنیا بۆ یاریزانی سکەیت سەرنجڕاکێش بێ. دواتر زانیم کڕیارەکانم زۆربیان کەسانی یاسایین. ئاریۆم لە کارگەکەیدا تاوەکو ئێستا 180 دانە سکەیتی داری دووبارە بەکارهێناوەتەوە 100 کاری ناوازەی دەستی لێ دروست کردووە. هاوڵاتیانی رووسیاش پێشوازیان لەم کاری ئاریۆم کردووە و لە زۆربەی شارەکانی رووسیا خەڵک سکەیتە کۆنەکانیان بۆی دەنێرن تاوەکو ڕسایکلینی بکات و پەرەبا کارەکەی بداتەوە. دەناوفەرێقی کوردستان 24. ئەمە ژێکێک بوو لەو کارانەی کە ئەگەر بێت و بڵێن ئێمە بێکارین یاخود هیچ ئیشێک نییە بیکەین یاخود ناتوانین شتێ بکەین بێگومان ئەگەر حەز و خولیاکانمان بخەینە کار یاخود بیریان لێ بکەینەوە ئەوە تا لە هەموو ئەو کەرەستانەی کە بە کەڵکیش نەماون لە دەوروبەرمان ئەتوانین سوودیان لێ ببینین و چەندین کاری جوان و نەوازەی دووبارە پێ دروست بکەینەوە. بابەتێکی دیکەمان باس لە کارێکی هونەریەکەین کە ئەڵێ لە چی هەڵبێن لە کاتێکدا هەموو شتەکان نیشتەجێمانن. ناونیشانی ئەو پەرفۆرمانسەیە کە هونەرمەند خاتو زەینەب سەبع لە سەر دێڕێک لە نووسینەکانی خانمەنووسەری عەرەب غادە سەمان وەریگرتووە و نمایشی کردووە. زەینەب هاوڵاتێکی وڵاتی بەحرەینە و تەمەنی 23 ساڵە دەرچووی کۆلێژی ئەندازیاری بەشی بیناسازیە. کارە هونەریەکانی لەسەر نووسراوە ئەدەبیەکانە و هەوڵدەدات هونەرەکەی لە دێڕەکانی نووسەرە ناودارەکاندا بەرجەستە بکات. ئەم نووسینەش وەک لاوێنەکاندا دیارە کە تەواو لە ماناکەیدا بەرجەستی کردووە. دێڕە نووسراوەکە بە چەند تاڵە دەزوێک لەسەر دیوارەکە شۆڕبوونەتەوە بۆ سەرپشتی چاکەتە سپیەکەی هونەرمەند. نووسینەکانی بە ڕەنگی ڕەش لەسەر ڕەنگی سپی دەرخستووە تا پەرفۆرمانسێکی ناوازە ببەخشێتە بینەرەکانی. نووسەری ئەم دێڕەش کە غادە سەمانە یەکێکە لە نووسەرە ناودارەکانی سووریا لە ساڵی 1942 لە دیمەشق لەدایک بوو زیاتر لە 40 بەرهەمی لە بوارە جیاوازەکاندا هەیە.
کارەکانی ئەم خانمە هەرچەندە تەمەنێکی گەنج و هێشتا کەمی هەیە کە 23 ساڵە هەمویان بەو جۆرەیە کە من سێرچیشم بۆ کرد لە ئەکاونتەکەی خۆی بینیم چەندین کاری ناوازە و تایبەتی هەیە زۆر بەشیان بە شێوەی ڕەش و سپیە یاخود بەو شێوازەیە کە هەموو دێڕێک کە بەلایەوە جوان بێمە زۆر جار لە لاپەڕی خۆمان بڵاوەکەینەوە بەڵام ئەو بەو شێوازە کە بەو پەرفەرمانسە جوانە دەریەخات و بڵاوەکاتەوە هەرچەندە پیشەکەی ئەو ئەندازیاریە بەڵام لەگەڵەوەشدا هوەرێکی تایبەت بەخۆی هەڵبژاردووە. بابەتێکی دیکە ئەوەیە کە هەر کاتێک باس لە پیشەسازی کاتژمێری ئۆتۆماتیکی لە جیهانەکرێت بێگومان ناوی سویسرا دێتە بەر گوێمان یاخود خەیاڵمان کە یەکەم وڵات پەرەی بە پیشەسازی کاتژمێر بە باشترین و جوانترین دیزایانی کاتژمێرەکان داوە. ئێستا چەندین کەلوپەلی دیکە کە بە شێوە ئۆتۆماتیکی کار دەکەن دروست دەکات و دەوێت ناویان لە لیستی کەلوپەلی جیهانی لەلایەن یونسکۆ تۆمار بکرێت. کارگەیەک پڕ لە کەرەستەی ورد و درشت بۆ دروستکردنی کاتژمێر ئەویش نەک کاتژمێرێکی سادە بەڵکو کاتژمێرەکان لێرە سەر سوورهێنەرن هەر یەک بە جۆرێک و بە دیزاینێک جگە لە شێوازیان کارکردنیان بە شێوەیەکی ورد و ئۆتۆمات ئەوەندەی دیکە کارگەکە و کاتژمێرەکانی ناوی و پەیکەرەکان و ئەو هوەرە چەمکگەراییەی کە تێدایە سەرنج ڕاکێشتر دەکات. ئەمە تەنیا پیشەنی ئەمە هوەرە دەبێ ئەو حەزە هوەریت تێدا بێ نوێگەری بکەیت دروستکردنی ئەو جوڵە ئۆتۆماتیکە سحر و جادوویەکی تایبەت بە کارەکە دەبەخشێ کە هوەری چەمکگەراییە. سویسرا وڵاتێکی پێشکەوتووە لە زۆر ڕووەوە بەڵام لە پیشەسازی سەعات و چەمکگەرایی ناوبانگی هەموو جیهانی گرتوتەوە ئەم ناوبانگەش ئەرکی قورستر کردووە بۆ ئەوەی هەمیشە لە پێشەنگدا بمێنێت دەبێ گرنگی تەواو بە هوەری چەمکگەرایی بدات بە تایبەت لە شێوەی پەیکەری سێڕەهەندی. ئەم هوەرە دەتوانم بڵێم نوێ نییە بەڵام بە پێشکەوتنی تەکنەلۆژیای ئەمە دەتوانین لە قالبە پێشوەکەی دەری بێنین پەیکەری سێڕەهەندی بۆ زیاد بکەین ئەمە دەتوانین شتی وا دروست بکەین کە بە مەحاڵ ناو دەبرا هوەری چەمکگەرایی هوەرێکی ئاڵۆزە بەڵام سەرنجڕاکێش وەک دەبینین وردە وردە دەبێتە هوەرێکی جیهانی و جیهان بە گرنگیەوە لێی دەڕوانێ. دەکرێت بوترێت سویسرا ئەوەندە لە هوەری ئۆتۆمات و چەمکگەرایی پێشکەوتووە کە بە هەسارەی تایبەت بەو هوەرە ناو دەبرێت کە بەهۆی پێشکەوتووی دروستکردنی پەیکەری چەمکگەرایی ڕێکخراوی یونسکۆ لە بەشی هوەر و ڕۆشنبیری سویسرای لە ڕێزبەندی یەکەمی ئەم هوەرە تۆمار کردووە. جوانی و ناوازەیی لە هەر کارێکدا کە دەنگ دەداتەوە بێگومان ئەبێتە مۆرکە یاخود سونگلێک بۆ ناساندنی وڵاتەکەشی بە تایبەت ئەگەر خەڵکی وڵاتە لەو بوارەدا زۆر قاڵ ببنەوە یاخود زۆر کار بکەن. خولیا و یاخود حەزەکان بۆ هەندێک کار سیر و سەمەرەن بە تایبەت لە وڵاتانی جیهان لە وڵاتانی ڕۆژئاوا هاوڵاتیەکانی بۆ سەرقاڵکردنی ڕۆژانەیان یاخود بۆ بەڕێکردنی کاتەکانی ڕۆژانیان چەندین ئارەزوو خولیای خۆیان خەنە گەڕ لەوانە کە هاوڵاتێکی ئوسترالیە ئارەزوی ئەوەیە کە یاخود بڵێن 2 ساڵە ئارەزوی ئەوەی کردووە لە ڕێگەی دروستکردنی ئامریکی تایبەت باکەلوپەل و بۆ کەرستانەی کە لە کەناراوەکانی تارۆنای ئوسترالیا ون دەبن دەدۆزێتەوە یان ون کراون ئەو لە ڕێگەی و ئامێرەوە دەیاندۆزێتەوە ڕۆژانە نزیکەی 10 کاتژمێر ئەو کارە هاکات واتە ئەوەنە حەز و خولیای هەیە زۆربەی کاتەکانی ڕۆژەکەی بۆ ئەو کارە داناوە زۆر جاریش بۆ ئەو وەک ڕاوکردنی پڕدەستکەوت وایە چونکە چەندین جار لە کاتی گەڕان بۆ دۆزینەوەی کەرەستەون بۆکان پێداویستی گرانبەها دەدۆزێتەوە کە تەمەنیان زۆرە و چەندین ساڵی بەسەرە تێپەڕیوە. ئێستا وای لێ هاتووە هەر کەسێک شتێکی لێون بێت ڕاستەوخۆ پەیوەندی بەو هاوڵاتیەوە کات بۆی بدۆزێتەوە. هاوڵاتێکی ئوسترالی 2 ساڵە بە شێوەی خۆبەخشانە بە دوای ئەو کەلوپەل و پێداویستیانەدا دەگەڕێت کە هاوڵاتیان و گەشتیاران لە قەراخ کەناراوەکاندا ونیان کردووە. ڕۆژانە نزیکەی 10 کاتژمێر ئەو کارە دەکات و ئێستا ئەگەر کەسێک کەلوپەلێکیان کەرەستەیەکی لێون بێت ڕاستەوخۆ پەیوەندی بەو هاوڵاتیەوە دەکات و ئەویش لە ڕێگەی ئامریکی دەستیەوە کاری گەڕانی بۆ دەکات.
کەمێک وەک ڕاوماسی وایە هەندێک جار پارچەی بچووکت دەست دەکەوێت هەندێک جارش پارچەکان زایەکی گرانبەها دەست دەکەوێت هاوشێوەی ڕاوکردنی ماسیشی گەورەیە. ئەم هاوڵاتی ئوسترالیا ماوەی 2 ساڵە وەک خولیایەک بە دوای پێداویستی و کەلوپەلەونبووەکانی هاوڵاتیان و گەشتیاراندا دەگەڕێت. بەڵام خۆی بەڕاوکردن ناوی دەبات چونکە زۆر جار لە کاتی گەڕان بە دوای پێداویستی و هەر شتێکی ونبووی هاوڵاتیان کەلوپەلی مێژووی و گرانبەهاش دەدۆزێتەوە. ڕەنگە 50 ساڵم تەرخان کردبێت بۆ ئەوەی دەستم کەوێت کە لەم 2 ساڵە بەدەستمێناوە چونکە خولیامە و لە هەفتەیەکدا 5 بۆ 6 ڕۆژ دەچمە کەناراوەکان و نزیکەی 10 کاتژمێر کار دەکەم. تیم لە ڕێگەی لاپەڕەی تایبەت بەخۆی لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک چەندین کەس پەیوەندی پێوە دەکەن ئاگادار دەکرێتەوە کە کەرەستەی بە نرخیان لێون بووە دەیانەوێت بۆی بدۆزنەوە. بەم کارەشی بۆتە کەسێکی خۆبەخش و خۆشەویست لای هاوڵاتیانی شارەکەی. من لەسەر وێنبوونی ئەڵلقەکەم پۆستێکم کرد بۆیە زۆر کەس پێشنیازی چەندلەری دۆزەرەوەیان بۆ کردم. کاتێک پەیوەندیم پێوە کرد لە ماوەی 5 خولەکدا بۆی دۆزیمەوە بۆیە زۆر دڵخۆش بووم. ناو ناوبانگی تیم چاندلەر لە ناو هەموو دانیشتوانی تارۆنادا لە ئوسترالیادا بڵاو بۆتەوە. هەر کاتێک کەسێک شتێکی لێون دەبێت خێرا پەیوەندی پێوە دەکەن. هەندێک جار پاداش دەکرێت لە بەرامبەر کارەکانیدا. ئەم هاوڵاتی ئوسترالیا خولیاکانی گەیاندیە دۆزینەوەی پارچە و کانزای مێژووی. چۆن بزانین خواردنەکانمان تەندروست نین؟ پسپۆڕانی تەندروستی و خۆراک دەڵێن هەر کاتێک هەستت بە قەبزی یاخود ئازاری گەدە یان بەرزبوونەوەی فشاری خوێن و شەکرە کرد یان نەخۆشیەکانی دڵ و جگەر ئەوە دەری دەخات کە گرنگی بە خواردنی تەندروست نادەیت. دەشڵێن پێویستە هەموو کەسێک بڕی شەکر و سوێری کەم بکاتەوە وە گرنگی بۆ خواردنانە بدەن کە دەوڵەمەندن بە مادەی ڕیشاڵی و ڤایتامین و کانزاکان. زۆربەی کات ئێمە خواردنەکانمان بۆ خۆشی یاخود بۆی چێژیان لێ ببینین دێخۆین بیر لۆ ناکەینەوە کە بۆ باشیەکەی یاخود بۆ سوودەکەی بیخۆین. ئەگەر تامی خواردنێکمان بەدڵ نەبێت یاخود تامەکەمان بەدڵ نەبێت بیر لۆ ناکەینەوە کە چەندێک سوودیە و نایخۆین یاخود زۆر جار زیادەڕەویەکەین لە خواردنەکان بە تایبەت خواردنە چەور و سوێر و شیرینەکان کە بۆی چێژێکی خۆش ببینین لە خواردنەکان لە دانیشتن و کۆبوونەوەکانماندا لەبیر یەکەین کە تەندروستیمان لە چ زیانێک و لە چ مەترسیەکدایە. نابێت زیادەڕۆیی لە چەند خواردنێکدا بکەین. ئەی نازێکی تا خانمە پسپۆڕی خۆراک لە ڕووسیا دەڵێت هەرچەندە سیر چەندین سوودی بۆ تەندروستی مرۆڤ هەیە بەڵام دەبێت ئاگاداری چۆنێتی خواردنی بین و زیادەڕۆیش لە خواردنی نەکەین ئەگەرنا زیانەکانی لە سوودەکانی زیاتر دەبن بە تایبەت ئەو کەسانەی کێشەی گەدە و هەوکردنی پەنکریاس و بەردی زراویان هەیە نابێت سیر بە ڕێژەیەکی زۆر بخۆن چونکە هانی بڕێکی زۆر دەردانی ترشی گەدە دەدات هەروەها دەڵێت نابێت پەتاتە بە توێکڵەوە بخورێت چونکە توێکڵی پەتاتە چەندین مادەی زیانبەخشی تێدایە دەشڵێت باشتر وایە پەتاتە بە هەڵم بکڵێنرێت بۆ ئەوی مادە سوودبەخشەکانی لەناو نەچن. هەر لە چوارچێوەی خواردن و تەندروستی و گرنگیدان بە خواردندا دەمێنینەوە لە بیریشی ناکەین خانمانی دووگیان ئەبێ ئەو خواردنانەی کە خوانی لێ بە دوور بگرن و نابێت بیخۆنچین پسپۆڕان و شارەزانی تەندروستی ئاماژە بۆ دەکەن کە چەند خواردنێک هەن مەترسی لەسەر تەندروستی خانمانی دووگیان و کۆرپەکانیان دروست دەکات و دەشڵێن ئەگەری هەیە ئەو خواردنانە ببێنە هۆی لە بارچوونی کۆرپەلەکانیان خوانەخواستە با بزانین خواردنەکان چی کە نابێت خانمی دووگیان بیخوات. دەبێت ئافرەتانی دووگیان خۆیان لە گۆشتی خاو بە دوور بگرن. پێویستە ئافرەتانی دووگیان گرنگی با هێلکەی کوڵاو بدەن و هێلکەی سوورەوکراو نەخۆن و خواردنەوەی زۆر چای و قاوە دەبێت هۆی لە بارچوونی منداڵ. شەربەت و گیراوەی ئامادەکراو باشتر وایە خۆت گیراوەکە ئامادە بکەیت واتە ئەو گیراوە ئەو شەربەتانە نەخۆی کە ئامادەکراوە یاخود هەیە لە ناومارکێت و ئەو بەو شوەیە کە ئامادەکراوە خۆت هەوڵبەی میوەکان گوشراوی میوەکان بکەیتە شەربەت و بیخۆی باشترە. پێدەچێت ئێستا زۆرێک لە خانمە دێرینەکان یاخود نەنگمان کەسانی پێشووتر باسیەوە بکەن کە
لە زمانی ئەواندا زۆربەی خواردنەکانیانە خوارد یاخود زۆرترین کاتچایانە خوارد و هیچ کێشەیەکیان بۆ دروست نابوو. بەڵام لەگەڵەوەشدا کەش و هەوا ژینگە کاریگەری زۆر هەیە لەسەر خانمان. بە تایبەت خانمانی دووگانی ئێستا کە وەکو جاران بە ئاسانی یاخود بڵێن زۆر بە تەندروستی مناڵێکیان نابێت یاخود ناتوانن ئەو منداڵێکیانە تەندروستێکی باشی هەبێت و بێن ئەگەر ئاگیان لە خۆیان و لە خواردن و لە کاتی خواردنەکانیان و لە شێوازەکانیان نەبێت. دوورەکەوێنەوە لە خواردن و لە تەندروستی یەنە سەر بابەتێکی دیکە ئەویش ئەشکەوتەکانە لە جیهاندا کە زۆرن وە گەشتکردن بۆ ناو ئەشکە و چێژ و تایبەتمەندی جیاوازی هەیە. بە تایبەت ئەگەر بۆ ناو گەورەترین ئەشکەوتی جیهان گەشت بکەیت کە بەهۆی گەورەی و جیاوازی دیمەنەکانی ناوی یەکێکی دیکە یاخود بڵێن ئاوی یەکێکی دیکە لەو شتە سەرسوڕهێنانەی کە لە چاوی گەشتیاراندا بەلای خۆیدا ڕادەکێشێت ئەشکەوتی سۆندۆنگ لە ڤێتنامە کە بە گەورەترین ئەشکەوتی جیهان ناسراوە لە ساڵی 2013ەوە بەڕووی گەشتیاراندا کرایەوە و لەم ئینهاوسەدا باز لە چۆنێتی دۆزینەوەی ئەم ئەشکەوتە و دەگمەنی و دیمەنەکانی ناوەوەی دەکەین. بێنە پێش چاوی خۆت کە بەناو گەورەترین ئەشکەوتی جیهان هەنگاو دەنیت. کاپێچەوانی هەموو ئەشکەوتەکانی دیکە کەشێکی پڕ لە هەیەجانی تێدا بەدی دەکرێت و دەبێتە هۆی ئەوەی گەشتیار پرسیار لە خۆی بکات. ئایا من هێشتا لەسەر گۆی زەویم یاخود ئێرە هەسارێکی دیکەیە؟ دیمەنەکانی ئەم ئەشکەوتە لە ناوەوە لە هیچ جێگایەکی دیکەی جیهان نابینرێت. من بۆ زیاتر لە 30 وڵاتی جیهان گەشتم کردووە. شوێنی زۆر جوانم بینیوە، بەڵام ئەوە یەکەم جارە شوێنێکی وا سەرسوڕهێنەر ببینم. بەڕاستی ناوازە و جوانە. ئەمە نەوەک تەنیا بۆ کوانگ بەڵکو بۆ وڵاتی ڤێتنام جێگای شانازیە. سۆندۆنگ دەکەوێتە پارێزگای کوانگ. بۆ یەکەم جار لەلایەن کەسێک بە ناوی هوخان کە نیشتەجییان پارێزگایە لە ساڵی 1991 بە شێوەی ڕێکەوت دۆزرایەوە. هوخان بۆ بڕینەوەی ڕووی لە دارستانی گوندەکەیان کردهبوو. لە گەشتێکدا بینەری دیمەنێکی سیر دەبێت کە لە بۆشاییەکی گەورە تەمێکی شێوە هەور دێتە دەرەوە. بە نزیکبوونەوەی زیاتری لە دەرچەی ئەشکەوتەکە هەست بە هەوایەکی زۆر فێنک دەکات و گوێبیستی دەنگی ئاوێکی بەخۆڕ دەبێت. هەر بۆیە بڕیار دەدات کەمێک زیاتر بەرەو ناوەوەی ئەشکەوتەکە بچێت. بەڵام دوای گەڕانەوەی شوێنی ئەشکەوتەکەی لێون دەبێت تا ساڵی 2008 کە دووبارە بە شێوەی ڕێکەوت ئەم ئەشکەوتە پەیدا دەکاتەوە. لە ساڵی 2009 داوا لە تیمی هاوارد دەکات شوێنەکە ببینن و ڕێنماییان دەکات. و لە دوای لێکۆڵینەوەکان لە ساڵی 2013 وەک شوێنێکی گەشتیاری ڕێگە پێدراو دەبێت و تۆمار دەکرێت. دەسێوەردانی مرۆڤ لە سروش ترسی گەورەی ئێمەیە. من لەو بڕوایەدا مێرە نابێ بە هیچ شێوێک دەستکاری بکرێت. سروشتی بوونەکەی ئەم جێگایەیە کەوا سەرنجڕاکێشی کردووە. سەرەتا لە ئەنجامی گەڕانەکانی ناوەشکەوتەکە لەلایەن تیمە پەیوەندیدارەکان دیوارێکی بەردینی گەورە دۆزرایەوە کە بە دیواری ڤێتنام ناونرا. بەڵام بۆ جاری دووهەم لە بەردەوامیدان بە گەڕان لە ساڵی 2010 سەرکەوتن بەسەر دیوارەکە دەرکەوت کە بەشێکی زۆری ئەشکەوتەکە لە پشتی ئەو دیوارەدایە. هەر بۆیە بە گەورەترین ئەشکەوتی جیهان ناسرا کە لێکۆڵەرەوان دەڵێن گەورەی ئەم ئەشکەوتە بە ئەندازەیەکە کە فڕۆکەیەکی 747 دەتوانێت زۆر بە ئاسانی تێیدا گەشت بکات. ئەمڕۆ بەشێکی گەشتەکەمان لە بابەتی هوەری یاخود تەندروستی یاخود بڵێن گەشتی سروشت لە ڤێتنام بوو کە باسی ئەو دیمەنە جوانانەی ناو گەورەترین ئەشکەوتی جیهان لە ڤێتنام بوو کردیان لە ڕێگەیەوە هاوسەوە زانیاریمان بینی لەگەڵی. کاتێک خواردن لێنین پەیوەندێکی زۆری بەو دەفر و منجەڵانەوە هەیە کە خواردنەکەی تێدا ئامادەکەین. بە تایبەت ئەگەر خواردنەکە لە ناو دەفرێک یاخود بڵێن منجەڵێکی قوڕا لێ بندێ ئەو تاموچێژێکی زۆر زۆر سەرنجڕاکێشی هەیە. بۆیە هێشتا و پیشێ لە ناو نەچووە بە تایبەت لە گوندێکی سربیا کە بووەتە ماڵبەندی سەرەکی دروستکردنی دەفر و منجەڵ و گۆزە لەگەڵ واگڵکاری پیشێکی سەرەکی ئەو گوندەیە.
بووەتە سەرچاوی سەرەکی داهاتیشیان ئەگەر چی 25 ساڵ لەمەوبەر ئەو پیشەیە لە لێواری لە ناوچووندا بوو خەڵک وای لایەتە بوو منجەڵی تیڤالی بەکارە نایخود منجەڵی دیکە خەڵکی پشتیان لە پیشەکان کردبوو بەڵام دوای ئەوەی هونەرمەندێک گەلەریەکی نێودەوڵەتی لە گوندەکە کردەوە بۆ پیشەگەران گڵکاری بوژاوەتەوە ئێستا ئەوان منجەڵی چێشلێنانی ناوازە دروست دەکەن و خواستێکی زۆری لەسرە هەروەها خەڵکی ڕویان کردوتە پیشەکەیان ئەمە ژوای کردووە گوندەکە ئەم گوندە بچکۆلانەیە بخرێتە لیستی کەلەپوری نسکۆ و خەڵکیش بە شانازیەوە لە پیشەکان بەردەوام بن. گوندی زلاکۆسا کە لە نێوان گردەکانی سربیای ڕۆژئاوادا وەک هێلانەیەک جێگەی گرتووە کەلوپە لە دەستکردەکانی بە قوڕ ناسراوە. خەڵکی ئەم گوندە بەرهەمی جۆرا و جۆر دروست دەکەن وەک دەفری چێشلێنان کە بەرگەی گەرمێکی زۆر دەگرن. 25 ساڵ لەمەوبەر هونەرمەند و ئەکادمیستێکی تەمەن 65 ساڵە لەو گوندە یەکەم گەلەری نێودەوڵەتی گڵکاری لە گوندەکە دروست کرد. بەم کارەی هونەرمەندانی هەموو جیهانی هێنایە گوندەکە. لەو کاتەوە پیشەی گڵکاری جۆرێک لە زیندووبوونەوەی بەخۆیەوە بینیوە. لە گوندی زلاکۆسا ڕۆژانە زیاتر لە 40 کەس بە پیشەکەەوە خەریکن و گۆزە و مەنجەڵ و کەلوپەلی جۆرا و جۆر دروست دەکەن. گۆران سافیچی تەمەنی 48 ساڵە لەگەڵ باوکە تەمەن 90 ساڵەکەی ڕۆژانە کار دەکەن و گەلەریە گەڵگاریەکە بەڕێوە دەبن. بۆ خێزانی سافیچ گڵکاری ڕێگای ژیانە. گۆڕان دەڵێت کە بنەچەی پیشەکە بۆ بێتوانایی خاکی ناوچەکە دەگەڕێتەوە لە کشتتوکاڵ و ناچار لە کۆنەوە پەرە بەو پیشەیە دراوە. هۆکاری سەڵاتدانی پیشەکە لەم گوندە بووە دەگەڕێتەوە کێرە هەژار بووە. خەڵک هیچ سەرچاوێکی داهاتیان نەبووە و کێڵگەی تێدا نییە بۆ کشتتوکاڵ گونجاو بێت جگە لە مامەڵەکردن لەگەڵ گەڵ خەڵکی سەرچاوی دیکەیان نەبووە بۆ پەیداکردنی داهات ئەسپ و گایان بەکارێنەوە بۆ گواستنەوەی بەرەمەکانیان بۆ ناوەندی سربیا و بەرهەمەکانیان بەرامبەر بەشتی دیکە فرۆشتووە. پیشەی گڵکاری لەلایەن ئافرەتێکی هونەرمەندەوە زیندوو کرایەوە و لە ناوچوون پارێزرا. ئێستا ئەو لە نێوان زلاکۆسا و شارۆچکەی عوزێزدا دەژی و نزیکەی 15 کیلۆمەتر لە ڕۆژئاوای گوندەکەوە کار دەکات. گەلەریەکی هەیە و پەیکەری جۆرا و جۆر و کەلوپەلی کۆنەکان دەفرۆشێت. دەسوانم پێتان بڵێم کە من زیاتر دڵخۆشم بۆ پرۆژەیە بەم بیرۆکەیە دەست بە گێڕانەوەی ئەو کارە دێرینە دەکەم ئەو گەنجانەی لا 2 ساڵی یەکەمدا گاڵتەیان بە ئێمە گاڵتەیان بە هونەرەکەی ئێمە دەکرد و دەیان گۆ دیاری بە فۆر دەکەن لەو کاتەوە ئەم پیشەیان گرتووەتە بەر و پەریان بە بازرگانیەکانیاندا و ئەمڕۆ زیاتر لە 40 کەس لەو پیشەیە کار دەکەن و کارێکمان کرد هونەرەکەمان زیندوو کردەوە و کردمانە موڵکێک بۆ مێژووی گوندەکە. هونەری گڵکاری گوندی زلاکۆسا کە گوندێکی بچووکی ڕۆژئاوای سربیایە لە لیستی کەلەپوری نوسکۆدا زیاکراوە. 25 ساڵ لەمەوبەر لەو گوندە خەریک بوو ئەم پیشەیە بە تەواوی لەبیر دەکرا. بەڵام دوای کردنەوەی گەلەری نێودەوڵەتی گڵکاری لەم گوندە توانرا ڕۆح بکرێتەوە بەبەر ئەم پیشەیە و خەڵکیش ئێستا زیاتر ڕویان کردووەتە بەکارهێنانی مەنجەڵە قوڕینەکان بۆ چێشلێنان کە وەک خۆیان دەڵێن خواردنمان بە تام و تایبەتترە. ئێستا کاتیەوە هاتووە بەیەکەوە کەمێک بجوڵین یاخود وزەیەکی بەیانیان وەربگرین تا بتوانین ڕۆژێکی باش و تەندروست بەڕێ بکەین. بۆیە دەچینە لای بەرگەی وەرزشی لە پرۆگرامی ڕۆژباش کە لەگەڵ ژاکاڵ خۆشنا و ڕاهێنانی وەرزشیە زانیاری بەسوود لە ڕێنمایی و ڕاهێنەرەکانی وەردەگرین. ڕۆژ باش، هیوادارم هەموو لایەک ساغ و سەلامەت بن. ڕاهێنانی ئەمڕۆ سوودی هەیە بۆ هەموو لەش. دەست پێکەین. ئەم قایشە ناو دەست دایەنەی دەست ئەبێ بۆ سەرەوە نەفەسێکی قۆڵ ئەکێشیت سکیت ئەبێ بۆ ژوورەوە پەنجێ پێ ئەژنۆ ئەبێ ڕاست بێتن قاشێکە ئەیکێشی بۆ دەرەوە لە ئەوەلدا لەگە قاشەکانت ئەی بۆ دەرەوە و ژوورەوە.
ئەم ڕاهێنانە هەژارم 20 ثانیە دووبارەیەکەیوە و 10 ثانیە ئەوەستیت هەژارم 20 ثانیە دووبارەیەکەیوە ڕاهێنانی دووەم قاشەکەی دووەم لەژێر چۆکتەدای ئەنەیت ئەی بۆ خوارەوە دەستەکانت لەبن باسکت بێت سکتە بێ بۆ ژوورەوە پشتت ڕاست بێ بە پەنجەی پێت ئەی بۆ سەرەوە ئەچی بۆ ڕاست 4 جار بۆ ڕاست ئەوەستیت نەفەسە کێشیت و 4 جار بۆ چەپ ئەم ڕاهێنانە سوودی هەیە بۆ بنەوەی سک و بۆ ڕان بۆ سمت و بۆ پێشەوەی شان هەژارم 20 ثانیە دووبارەیەکەوە و 10 ثانیە ئەوەستیت ڕاهێنانی سێەم قاچەکە دووبارە لەژێر قاچی تایەنەی لەسەر ئەژنۆ بەبەرینی ئەوەستیت ئەی بخوارەوە نەفەسێکی قۆڵە کێشیت ئەژنۆ بۆ خوارەوە و سەرەوە سەرەوە 4 جوارن 12 دووبارەیەکەیوە و ئەی گۆڕن ئەژنۆی ڕاست ئەی بۆ خوارەوە بۆ عەرزەوە و دووبارە نەفەسێکی قۆڵە کێشن 4 جوارن 12 ئەمە سوودی هەیە بۆ خوارەوەی سک ژێرەوەی ڕان پشتەوەی ڕان ڕاهێنانی چوارەم مێکی درێژ هەموو کەسێک تەختێکی هەیە لە ماڵەوە یان کورسیەک هەر شتێک بێت لەژێر تەختەکەدای ئەنێیت ئەچی بوون ژوورەوە بڕۆ بۆ پێشەوە ئەی بۆ خوارەوە و پرێسەکەیت 4 جاران 12 دووبارەیەکەیوە و 10 ثانیە ئەوەستیت ئەم قایشانە چەندین جۆر ئەتوانن ڕاهێنانی پێ بکەن وەکو پۆگرامی پێشوو یان پۆگرامی ئەوەلدا پێشانماندا کە چۆن ئەتوانن ڕاهێنانی بە ئەم قایشانە بکەن وەک ئەمڕۆ ڕاهێنانی ترمان پێشانداوە هیوادارم کە سوودتان لەم شتە بگرێت سپاس بۆ ژاکاڵ فەقێ کە هەمیشە بە ڕاهێنەکانی بێبەشمان ناکە لە تەندروستێکی باش یاخود بڵێن لە وەرزشێکی بەیانیان و پرجوڵە و ئێنەرژی بەرگە و بابەتەکانی پرۆگرامی ڕۆژباشم پێشکەشکردن بۆ هیوایم کاجی ڕەزامەندی هەمووان بێت تەسبەی یەم وڵاتان ماڵتان ئاو هەر تەندروست باش بێت ماڵ ئاو